نرخی بنزینی بازرگانی گەیشتە بەرزترین ئاسی لە چەند ساڵی ڕابردوودا و ماوەی هەفتەیە کە هەموو ڕۆژێک 50 دیناری دەچێتە سەر. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق ڕاستیەکان ئاشکرا دەکات و دەڵێت هیچ چاودێریەک لە حکوومەت و بازگەکان و شوێنەکانی دیکە نەما و چەند کەسێک بۆ بەرژەوەندی خۆیان شەوانە بڕیار دەدەن نرخی بنزین بەرز بکەنەوە. کاتژمێر 12 شەو ڕێیەکەون نرخی عەدادەکانی بنزین و گاز یەکی 50 دیناری بخەنە سەر چونکە ئەڵێن خەڵک خەوتووە و ئاگای لێ نییە و کە بەیانی خەبەری بۆ خۆقابی لە چیمان لێیەکەن. ئەمەی کە ڕووەدا کارەساتێکی گەورەیە بێحکوومەتی و بێخاوەنیە چەند کەسێک شەوان ڕێگەکەون نرخی سوتەمەنی زیادەکەن لە کاتێکە بەشێک لەو سوتەمەنیەی کە هەیە خەزنی ئەکەن نایفرۆشن دەڵێن بنزین نییە ئەگەر گرانی نەکەین ئەزمەی گەورەتر دروستە بێ. لە پێناوی دروست نەبوونی ئەزمەی گەورەترە چەند شەوێ جارێک 50 دینار بەدزیەوە دەخەنە سەر نرخەکە. چەند کەسێکن لە هەرێمی کوردستان سوودمەندن یاری بە قوت و بە سوتەمەنی و بە تەندروستی خەڵکی کوردستانەکەن. لە عێراق حکوومەتی عێراقی هەر لیترێک بنزین بە $1.5 کڕێ ئەیداتەوە بە 650 دینار بە تیجاری، ئەوەی خۆشی دەپاڵێوێ دەیدا بە هاوڵاتیان بە 450 دینار. لە عێراق ڕێنادرێ بە بەهانەی گرانبوونی نرخی نەوت 1 دینار لیتری بنزین و گاز زیاد بکرێ. عێراق بەو هەموو گەندەڵی و خراپیەوە لە ئێمە زۆر باشترن، نەبێ ئێمە چەند خراپ بین. حکوومەتەکەمان بنزینی داوەتە دەست کۆمەڵە چاوچنۆک ژەهر دێنن و قازانجی خەیاڵی دەکەن. لەسەر بنزینە عێراقیەکەش سۆران عومەر دەڵێت دزی لەو بنزینەش دەکرێت ملیۆنێک لیتر دەهات بۆ هەرێم، نیوەی دەدزرا و نیوەکەی تریشی نەفتاوی لەگەڵ تێکەڵ دەکرا. ئەو بنزینەی ئێستاش هەیە گەورەترین مەترسیە بۆ توشبوون بە شێرپەنجە. ئەو بنزینی 690 دینارەی کە نەماوە لە بەغدا و لە جنوبەوە لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروەوە شەوانە بەڕێکەوتن لەگەڵ بازگەکانی هەرێمی کوردستان و عێراق ئەو بنزینی 690 دیناریە بە نرخێکی کەمترە کڕن داخڵی سلێمانی و هەولێریەکەن لیتریەدەن بە 1200 دینار بە خەڵک. واتە ئێستا جنوب و وەسەتیشیان فێری ئەم جۆرە لە دزی لە بە قاچاقهێنانی سوتەمەنی بەڵام بە بازگە ڕسمیەکانە لە هەولێر و سلێمانی بازگەکان باج و سەرانەی خۆیان وەرەگرن و داخڵێکەن و بەو نرخە گرانە دەیدەن بە خەڵکی کوردستان. بەشێکی تر لە تورکیا و لە ئێران لە مەرزەکانەوە ئەو مادە تێکەڵکراوی و ژەهراوی و نەفتا و سوتەمەنیە دێنن بە ناوی بنزینەوە هیچ کۆنتڕۆڵێکی لەسەر نییە و دەیفرۆشن. ئەوەی ڕوودەدات حکوومەتی هەرێمی کوردستان لی بەرپرسە و خەڵکی کوردستان کە قبوڵێتی لیترێک بنزینی نۆرماڵ کە مادەی سەرەتانیە بە 1200 دینار ئەمڕۆ تێبکە دڵنیابن وتویانە تا خەڵک بێدەنگ بێ 2 ڕۆژجارێ 3 ڕۆژجارێ نرخەکەی زیادەکەین. بەداخەوە حکوومەت هیچ چاودێریەکی لەسەر ئەو مادە سەرەتانیە مەترسیدارانە نییە و ئەوە هۆکارێکی مەترسیدارە بۆ ئەوەی ڕۆژانە 15 هاوڵاتی هەرێمی کوردستان لە نەخۆشخانەی هیوا بۆ سەرەتان تۆمارەکرێ. ڕۆژی 600 کەس سەردانی نەخۆشخانەی هیواکە بۆ مەترسی سەرەتان. بەشێکی ئەوانەی کە ئەو جۆرە سوتەمەنیە دروست دەکەن بە ناوی بنزین و گاز کە گاز ئێستا لە ڕۆن و لە نەوت و لە نەفتا و هەندێک مادەی مەترسیداری 100% ژەهراوی دروستەکرێ هەتا پلەی گەرما بەرز بێتەوە و هەتا ئەم دۆخە ئاوا تێبپەڕێ کارەساتی زیاتر لەو بوارە ڕوودەدا چ بۆ ژینگە چ بۆ سەر تەندروستی خەڵکی کوردستان. داوا دەکرێت لە خەڵکی کوردستان لە ئاز ئەم بازرگانە چاوچنەکانە بێدەنگ نەبن چونکە ئەوان بێدەنگی خەڵکیان خۆستۆتەوە. لە کاتێکدا هەرێم ڕۆژانە 500,000 بەرمیل نەوت دەفرۆشێت بەڵام بنزینی سەرەتانی و ژەهراوی بە 1500 دینار دەدەن بە خەڵکو لە ڕێگەی کۆمپانیەکانی خۆیان بازرگانی پێوە دەکەن. لە کاتێکدا حکوومەتی عێراقی بنزینی کوالیتی بەرز لیتری تەنها بە 450 دینار بۆ هاوڵاتیان دابین دەکات. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.